کوفر بەزێن شاری دلێر شاری هیوای خەڵکانی خوێن زۆر دەبێ بوو هێزی کوفر دەیانزانی مناڵانی کامی خۆڵکە بزماری مینبەرێکی نوێن زۆر دەبێ بوو دەیانزانی ڕاپەڕینت شمشێرێکی بێکالانە بەدەست شێرزادەی بە وەفای جیهادی سەلاحەدینت بۆ هەڵەبجەی کوفر سەردێن شاری نەبەر ئاواتی 30 ملیۆن کوردی مستەضعەفی بێسەر و شوێن زۆر دەمێ بوو هێزی کوفر دەیانزانی لەڕێی تەکبیری جەژنەکان هەورەگێنان سەدای جیهادی ئەفغان و بروسکەیەکی حوسەینی ئەم سەردەمەن بۆ هەڵەبجەی بێسەر و شوان شاری شین و ئازار و ژان شاری هەتیو شاری هێزی خۆنەناسی و هێزی کوفر دەیانزانی تۆ ڕابەری تۆ منارەکەی ئەزهەری زۆر دەمێ بوو دەیانزانی ئەمڕۆکە تۆی هەڵای سەختی خواویستی کورد ئۆ هەڵەبجە شاری فەقەی عەوداڵی من بۆ ژان و ناسۆری کورد و هیوای زیندە بە چاڵی من گەردەمزانی پۆشاکی ڕەش بۆ عەزاداری جائزە لە مسابقەی قورئانە لە هەموو مزگەوتەکانە بۆ مناڵ و گەنج و پیری کوردەواری کوتاڵی ڕەشم دەهێنا لەگەڵ سوورەتی کەوبەدا بۆم دەکردن بە جائزە بۆ هەڵەبجە بۆ سەروەت و سامانی من گڕی دەربوو لە گیانی من گەردەمزانی پۆشاکی ڕەش لە تعلیماتی دینیتە لە پرسە و ماتەمینیتە دەشێ ئێمە بیکەینە بەر تەنها هەر ئەوم ئەپۆشی گەردەمزانی غەیری تەکسودێکی دەبێ 12 سەعاتی هەر ڕۆژم دادەنا بۆ سینەفەکان و سەرخۆشی ئێستا دەگریم بەڵێ دەگریم وەکو کوردیش هەر دەگێڕم گەرمەشینێ بۆ پەیکەری هیوای مردوو و ئەو کۆرپەی بەدانانی کۆڵی قورسی جیهادەکەت لەبارەت شوو بۆ هەڵەبجە ئەو هێمای ئازایەتیمە شاری ڕابەرایەتیمە بیرکە لە نێوژان و خەمە سۆز و خیرە سبتە جوڵا بۆ ژان زەینەب غەزالی بۆ ترۆری خوشکە بەنان بۆ خوشکی زیندانی حەما بۆ خوشکی دووری هاودینان کەچی لە بەدبەختی خۆمان بۆ هەزار خوشکی سەبایای ئەنفالی کورد لە قەرەداغ لە سەرگەڵ و لە بادینان لەو غیرەتە هیچت نەما بۆ هەڵەبجە بۆ دێرینە ئاواتی قووس خاکی بەسیتی تۆوی پووس بۆ ڕازی بووی لە حەفتاکان داسێکی کورد قەدت ببڕێ دیسان ڕەشتت لە هەفتاکان بەرهەمێنەوەی خواویستی قاچاقچیەک لە بەسرەوە نەک بە نرخی کوڕی یعقوب بە هەرزانتریش بیکڕێ ئۆ هەڵەبجە شاری هیوا و ئاواتیمە ڕەنجی خەسار ئاڵۆزی کارە ساتیمە شاری تاساو داهۆڵی تەنزیمی خەساو ئێمەی کڵۆ و چاوەڕێ بووین تۆی گورج و گۆڵ لێرە و لەوێ وەک پێشڕەوێ زووبی کەدەست هەر هەموومان دووریتە خۆ ورە وزە و باوەڕ و هەست لەسەر کاسەی سەر و خوێنە پێشمان کەوی بەرەو هیوا بەرەو هێنانەبی مەبەست بەڵام هەیداپی گرانم لە دێی ئەوە دەستوقاتی ئێمەش نستن ئۆ هەڵەبجە ئێمای هەڵمەت و خرۆشان بۆچی دەستێت کورد فرۆشان ئەوانەی وا بەناو خەبات و تێکۆشان تۆری کوفریان ڕادەهێشت لەگەڵ بەناو دۆستی کەرە پێم تۆ بکەن بە نیشان بۆ ڕق و قینی کیمیاوی دوژمنی سەرسەختی پێشان بۆ هەڵەبجە بۆ ڕاستی بووی بیر و هۆشی دۆستێکی دوور بە بۆ چوونی لێم و ماندووی نینۆکتکە بۆ ڕاستی بووی بە ڕاینامۆی ئەو دیوسنوور ترسا و گرینۆکتکە وایە هێشتا هەر چاوەڕێی لە تۆڵەی شاری ڕووخاوە لە تۆڵەی خوێنی ڕژاوە
سنێکەی بەرنامە بەرکە لە تا دەمری چاوەڕوانی بێهیوا بە دوای چەندەها کۆنگرەی خۆی بەیانێکت لەسەر دەرکا. من دەزانم ناومێدیشی چاوەڕێی بۆ خوێنی تۆ بۆ ماتی تۆ بگۆڕێ ڕاو بۆ چوون و ڕێی. نا زۆر هەڵەی من دڵنیام دوای چەند ساڵێ تۆش وەکو من تێدەگەی بەڵام شەرت بێ ئەو هەڵوێستە نامەیانەی بە خوێنی خۆم و هاوبینم بگۆڕم تێی.